سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵ هاوڕانی هاوکارم هاتوونێتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی گەشتیاوڵەکانی ئەمڕۆ دووشەممە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. بەیانیەی شۆڕای خانەنشینکراوانی ئێران سەبارەت بە هێرشەکانی سوپا بۆ سەر ئیسرائیل، بانکێشتی سدیق ڕێیحانی چالاکی خەڵکی سنە بۆ ئیدارەی ئیتلاعات، گیان لەدەستانی کرێکارێک لە شاری مەهاباد، کوژرانی هەشت شارۆمەندی کورد لە مانگی مارس لەلایەن تورکیەوە لە عەفرین، توندکردنەوەی جەوی ئەمنیەتی لە زانکۆ ئەلزەهرا و قوربانیبوونی دەیان کەس بەهۆی هاتنی لافاو لە چەند وڵات. درێژەی هەواڵەکان. بەیانیەی شۆڕای خانەنشینکراوانی ئێران سەبارەت بە هێرشەکانی سوپا بۆ سەر ئیسرائیل، بە پێی هەواڵی گەیشتوو ڕۆژی یەکشەممە 26 خاکەلێوە، شۆڕای خانەنشینکراوانی ئێران سەبارەت بە هێرشەکانی سوپای پاسداران بۆ سەر ئیسرائیل بەیاننامەیەکی بڵاو کردەوە و تێیدا داوای لە خەڵک کرد دژ بە هەر چەشنە شەڕ و وێرانکاریەک بوەستن. لە بەشێکی ئەو بەیاننامەیەدا هاتووە ئەو مرۆڤانەی دروشمی ژن ژیان ئازادیان بەرز کردەوە دژ بە شەڕ و کاولکاری. کۆماری ئیسلامی بە سەدان موشک و پەهبات کە بە سەرمای خەڵکی هەژاری ئێران دابین کراوە، هێرشی کردە سەر ئیسرائیل لە حاڵێکدا هیچ قازانجێکی بۆ خەڵک نەبوو. زلهێزەکان بۆ بەرژەوەندی خۆیان خەڵکی ئاسایی و چینی هەژاری کۆمەلگا دەکەنە قوربانی خەڵکانێک کە ڕۆژانە لەسەر شەقام ناڕزایەتی دەرەبڕن. پێشتر دارایەکانیان بۆ دابینکردنی موشک و پەهبادیش تەرخان کراوە. یەکەم دەستکەوتی ئەو شەڕە بەزاندنی سنووری 7,000 تمەنی دلار و گرانبوونی هەموو پەیداویستیەکانی ژیان بوو لە بەرامبەردا کرێکاران، خانەنشینکراوان، قوتابیان، خوێندکاران، ژنان، کارمەندان و گوندنشینانی بێ ئاو و خاک بە بیانووی شەڕکەوتونەتە بەر شەپۆلێکی نوێی سەرکوت. شۆڕای خانەنشینکراوانی ئێران هاوڕێ لەگەڵ ڕێکخراوەکانی دیکە و زۆرینەی کۆمەلگا ڕای دەگەێنێت کە ئەو شەڕە پەیوەندێکی بە خەڵک و بەرژەوەندیەکانیان نییە، هەر بەو بۆنەوە نەفرەت دەکات لە شەڕ و شەڕەنگێزان. بانکێشتی سدیق ڕێیحانی چالاکی خەڵکی سنە بۆ ئیدارەی ئیتلاعات. بە پێی هەواڵی گەشتوو ڕۆژی یەکشەممە 26 خاکەلێوە، هێزەکانی ئیدارەی ئیتلاعاتی سنە سەردانی ماڵی سدیق ڕێیحانی چالاکی کرێکاری خەڵکی ئەو شارەیان کردو، ناوبراویان بۆ ئەو ناوەندە ئەمنیەتیە بانکێش کرد. شانی باسە کە سدیق ڕێیحانی لە ڕێکەوتی نوێی گەلاوێژی ساڵی ڕابردوو بە دانانی وەسیقەی 300 ملیۆن تمەنی و بە شێوەی کاتی لە زیندانی سنە ئازاد کراوە. ناوبراو پێشتر وە لە بەرواری سێنزەی پوشپەڕی 1402 لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر و بۆ زیندانی ناوەندی سنە ڕایگوێزرابوو. گیان لەدەستانی کرێکارێک لە شاری مەهاباد. بەیانی دووشەممە 27 خاکەلێوە کرێکارێکی تەمەن 71 ساڵی خەڵکی مەهاباد لە کاتی کۆکردنەوەی گیای بەهاری لە بەرزاییەکانی ئەو شارە جەڵتەی دڵ لێیدا و گیانی لەدەستا. شانی باسە کە هەژاری سەپێنراوی کۆماری ئیسلامی بەسەر کۆمەلگاوای کردووە کە بەشێکی زۆر لە کرێکاران بۆ دابینکردنی داهاتێکی ڕۆژانە سەردانی چیا و کوێستانە بەرزەکانی کوردستان بکەن بۆ ئەوەی گیای بەهاری کۆبکەنەوە و لە بازاڕەکاندا بیفرۆشن. ئەو کرێکارانە کارگەری وەرزین و یەک مانگی ئەوەڵی بەهار کاریان هەیە، بەڵام هیچ ئەمنیەتی گیانی، بیمە و ئاسۆیەکی ڕوونیان نییە. کوژرانی هەشت شارۆمەندی کورد لە مانگی مارس لەلایەن تورکیەوە لە عەفرین. تەنیا لە مانگی مارسی 2024دا هەشت شارۆمەندی کورد لەلایەن ئەرتەشی تورکیە و بەکرێگیراوە ئیسلامگەراکانی کوژراون و 65 کەس دەست بەسەر و بێسەر و شوێن کراون. پێش داگیرکردنی شاری عەفرین لە 18 مارسی ساڵی 2018 95% جەمعیەتی ئەو شارە کورد بوون، بەڵام بە دوای هێرشەکانی تورکیە و گروپە ئیسلامگەراکانی سەر بە وڵاتە تەنیا 23% کوردان واتە 150,000 کەس لە عەفرین ماونەتەوە. لە ماوەی 6 ساڵی ڕابردوودا ڕێکخراوی ڕوانگەی مافی مرۆڤ بۆ کاروباری سووریا چەندین جار سەبارەت بە پێشێلکاریەکانی دەوڵەتی تورکیە لەو شارە هۆشداری داوە، بەڵام دۆخی کارە ساتباری کوردانی دانیشتووی ئەو شارە هێشتا گۆڕانکاریەکی بەسەردا نەهاتوو.
خۆپیشاندانی ماڵدزراوانی شرکەتەکانی ڕزایەت خودرۆ و تەراوەتنەوەین لە قەزوین. ڕۆژی یەکشەممە 26 خاکەلێوە ماڵدزراوانی شرکەتەکانی ڕزایەت خودرۆ و تەراوەتنەوەین بۆ جارێکی دیکە دژ بە قەرەبوو نەکردنەوەی زیانەکانیان خۆپیشاندانیان کرد. بەپێی ئەو ڤیددیوانەی لە چۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە، هێزە سەرکوتگەرەکانی حکوومەت خەڵکیان گەمارۆ داوە، بەڵام ناڕازیان بۆ ئێرانە دروشمیان بەرز کردوێتەوە. شرکەتەکانی ڕزایەت خودرۆ و تەراوەتنەوەین سەر بە پاسدارێکی گەندەڵ بە ناوی محەممەد ڕەزا غەفاریە و ناوبراو پارەیەکی زۆری لە خەڵک بە بیانووی هەواردەکردنی ئۆتۆمۆبیلی بیانی وەرگرتووە و ئێستا پارەکانی ناداتەوە. توندکردنەوەی جەوی ئەمنیەتی لە زانکۆی ئەلزەهرا. بەپێی راپۆرتی شۆڕای سنفی خوێندکارانی ئێران، جەوی ئەمنیەتی لە زانکۆی ئەلزەهرا ڕۆژ لە دوای ڕۆژ خراپتر دەبێت و حراست وێڕایدانانی بازگەی پشکنین ئامێرناسینی ڕوخساری داناوە. پێشتر شۆڕای سنفی خوێندکارانی ئێران باسی لە دانانی گەیتی پشکنین لە دەرگای چوونەژوورەوەی زانکۆ ئەلزەهرا کردبوو، بەڵام ئەم جارە ئامێری ناسینی ڕوخساریان لە دەواازەکانی چوونەژوورەوە بۆ نێو زانکۆ و خابگادانەوە و ڕۆژی 25 خاکەلێوە ڕێگەیان لە چوونەژوورەوەی 20 خوێندکاری شارستانی کە بە تازایی گەڕابوونەوە زانکۆ نەداوە. ڕفاندنی مامۆستایەکی ئامۆزش و پەروەرش لە ئەهواز. ڕۆژی دووشەممە 20 خاکەلێوەی 1403 ئەمان جەلالی نژات، مامۆستا و وێنەکێشی ئامۆزش و پەروەرشی ئەهواز لەلایەن ئیتلاعاتی سوپای پاسدارانەوە لە دەواازەی چوونەژوورەوەی ئەو شارە دەست بەسەر کرا. بە پێی زانیاریەکان لە 6 ڕۆژی ڕابردووەوە هیچ زانیاریەک لەسەر بارودۆخ و شوێنی ڕاگررتنی ئەو مەعەلیمە لە بەردەستان نەبووە و بە دوواداچوونی بنەماڵەکەی بێ ئاکام ماوەتەوە. شانی باسە کە هێشتا هۆکاری بەندکران و شوێنی ڕاگیرانی ئەو چالاکە سنفیە ڕوون نییە و بنەماڵەکەی نیگەرانی دۆخی تەندروستی نابراوە. بێبەریکردنی 17 بەندکراوی سیاسی زیندانی شەیبانی ئەهواز لە مافەکانیان. بە فەرمانی محەممەد نیازی بەڕێوەبەری زیندانی شەیبانی ئەهواز، 17 بەندکراوی سیاسی لە مافی چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵە و دەستڕاگەیشتن بە خزمەتگوزارە دەرمانیەکان بێبەشکراون. پێشتر گاردی ئەمنیەتی زیندان ژمارەیەک لە بەندکراوانی سیاسی ئەو زیندانەی بە ناوەکانی محەممەد عەلی ئەموری، موختار ئەلبوشۆکە، جابر ئەلبوشۆکە، عەبدول ئیمام زائری، عەلی حەلەفی، یەحیا ناسری، عەلی سیاحی، ئەیوب پەرکار، غوڵام حوسێن کەلبی، عەبدوڕزەهرا هەلیچی، فارس ئەموری، محەممەد ڕەزا مقەدەم، محەممەد مؤمن تیماس، حسین سوەیحان نەساری، جابر سەخراوی، محەممەد لویمی و حەسەن سەواریدا بووە بە لێدان و ئێستا هەمویان لە مافەکانی دیدار لەگەڵ بنەماڵە و دەستڕاگەیشتن بە خزمەتگوزاری پزیشکی بێبەشکراون. بەڕێوەچوونی جەلسەی دادگاییکردنی وەفا ئەحمەدپور هونەرمەندی دژبەری ڕەژیم. ڕۆژی یەکشەممە 26 خاکەلێوە جەلسەی دادگاییکردنی وەفا ئەحمەدپور ناسراو بە وەفادار هونەرمەندی دژبەری ڕەژیم لە شاری تاران بەڕێوەچوو. وەفا ئەحمەدپور ماوەیەک لەمەوبەر لە هێرشی هێزە ئەمنیەکان بۆ سەر ماڵەکەی لە تاران دەست بەسەر و پاشماوەیەک بە دانانی وەسیقە ئازاد کرابوو. بە پێی زانیاریەکان دەستگای قەزای ڕەژیم ئەو گۆرانی بێژەی بە ئیجماع و تەبانی دژ بە ئەمنیەتی وڵات، تەبلیغ دژی نظام و بڵاوکردنی پڕۆپاگەندە تۆمەتبار کردووە. گیان لە دەستانی سێ کرێکار لە تاران، مەشهەد و زاهدان. ڕۆژی یەکشەممە 26 خاکەلێوە سێ کرێکار بەهۆی نەبوونی مەنیشۆنی کار لە شارەکانی زاهدان، مەشهەد و تاران یانیان لەدەستا. بە پێی راپۆرتەکان کرێکارێکی تەمەن 45 ساڵ لە ئەبزار فرۆشیەکی شاری مەشهەد بەهۆی گیرکردن لە نێو ئاسانسۆر گیانی لەدەستاوە. لە شاری تاران کرێکارێکی تەمەن 44 ساڵ بەهۆی بەربوونەوە بۆ نێو بیرێکی ئاو گیانی لەدەستاوە. لە شاری زاهدان کرێکارێکی شاغڵ لە کارگەی بەردبڕی بەهۆی کەوتنی بەرد بە سەریدا گیانی بەردا گیانی بەخت کرد ببوورن. سەپانی سزای زیندان و دوورخستنەوە بەسەر ڕەزا ڕاستخی.
ڕەزا ڕاستخی چالاکی سیاسی ڕاگیرا و لە زیندانی ناوەندی کەرەج لەلایەن لەقیەکی دادگای ئینقلابی ئەو شارە بە 1 ساڵ زیندانی تەعزیری و 2 ساڵ دوورخستنەوە لە زێدی خۆی محکوم کراوە. بە پێی راپۆرتی کەمپینی بەرگری لە بەندکراوانی سیاسی و مەدەنی ڕەزا ڕاستخی لەلایەن لەقیەکی دادگای ئینقلابی کەرەج بە سەرۆکایەتی قازی موسا ئاسف حسەینی بە تۆمەتی تەبلیغ دژی نیزام بە 1 ساڵ زیندانی تەعزیری و 2 ساڵ دوورخستنەوە بۆ زیندانی بۆستان ئاباد محکوم کراوە. شانی باسە کە ماوەی بەندکرانی ئەو چالاکە سیاسیە پاش دەربڕینی ناڕەزایەتی بۆ 9 مانگ کەم کراوە. دو هەواڵمان سەبارەتە بە قوربانیبوونی دەیان کەس بەهۆی هاتنی لافاو لە چەند وڵات. بەهۆی بارینی لێژمەی باران لە وڵاتانی ئەفغانستان، پاکستان، ئەندۆنزی و عەمان دەیان کەس بوونەتە قوربانی. بە وتەی بەرپرسانی حکوومەتی تاڵبان هاتنی لافاو لە باکووری ئەفغانستان 33 قوربانی لێکەوتوێتەوە. هەروەها لە ئەندۆنزی بەهۆی بارینی لێژمەی باران و ڕۆچوونی زەوی 19 کەس گیانیان دەدەستاوە. لە وڵاتی عەمان بە هەمان شێوە هاتنی لافاو 12 کەسی کوشتووە و لە پاکستان هەڵسانی لافاو لە ئەیالەتی پەنجاب 25 کەسی کردوتە قوربانی و کۆمەڵێک کەس بریندار بوون. بەڵێ عزیزان و خۆشەویستان گەشتیاوەڵەکانتان پێشکەشکرا. فەرموون بۆ بینینی درێژەی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵ.